ئەندەمێکی پەرلەمانی کوردستان ڕێکەوتنێکی دوو ئیدارەیی بۆ بەڕێوەبردنی هەرێمی کوردستان ئاشکرا دەکات. پەکەکە هەڕەشەی توند لە پارتی دەکات و دەڵێت هەموو شوێنێک دەکەینە گۆڕەپانی شار. چاودێرێکی سیاسی دەڵێت پارتی چارەنووسی خۆی بە سەرکەوتنی تورکیاوە بەستۆتەوە. سڵاوتان نەبێت لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. ئەندەمێکی پەرلەمانی کوردستان ڕێکەوتنێکی دوو ئیدارەیی بۆ بەڕێوەبردنی هەرێمی کوردستان ئاشکرا دەکات. علی حەمەد ساڵح پەرلەمانتاری کوردستان ڕای دەگەێنێت ڕێکەوتنی دوو ئیدارەیی بۆ بەڕێوەبردنی هەرێمی کوردستان بە تەواوەتی جێبەجێ دەکرێت و لە ماوەیەکی کورتدا و لە ئەنجامی ئەم ڕێکەوتنە سلێمانی تووشی داڕوخانی گەورە دەبێت. علی حەمەد ساڵح لە لاپەڕی خۆی لە فەیسبوک باسی لە کاریگەریەکانی دوو ئیدارەی هەرێم کردووە لەسەر سلێمانی و دەڵێت پێی وایە کاریگەری گەورەی لەسەر موچەی فەرمانبەران و پرۆژەکان دەبێت. دەژڵێت بەردەوامیدان بەم ڕێکەوتنە کە ئێستا لە بۆری جێبەجێکردندایە و ئیدارەی سلێمانیش لە دوو لاوە خراوەتە ژێر گەماڕۆوە. دەژڵێت ئەم ڕێکەوتنە ڕانەگەێنراوە و نەخراوەتە سەرکاخەز، بەڵام تەنها ڕێکەوتنە لە کوردستاندا کە بە تەواوەتی جێبەجێ دەکرێت. ئەندامێکی کۆمیتەی ناوەندی پەکەکە ڕای دەگەێنێت ئەگەر پارتی هێرش بکاتە سەر گەریلا لەو کاتەدا هەموو شوێنێک دەبێتە گۆڕەپانی شەڕ و جەقت دەکاتەوە لەوەی دۆخێکی لەو جۆرە شەڕ تەنیا لە هەفتانین تا خواکوورەک نابێت، با تەواوی باشووردا بڵاو دەبێتەوە. دووران کەڵکان ئەندامی کۆمیتەی ناوەندی پەکەکە لە چاوپێکردنێکی میدیاییدا لەسەر هێرشی نوێی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان وتی پارتی خۆی لە خۆیدا بەڕێگە و شێوازێک لەناو شەڕدایە. عێراقیش بەشدارە ئەگەر تورکیا دەتوانێت لە هەفتانین تا خواکوورک خۆی بگەینێتە ئەو ناوچانە لەو کاتەدا ئەمە بەڕێکەپێدان و پشتیوانی پارتی و کاربەدەستانی عێراق ئەنجام درراوە. کەڵکان وتیشی نازانین کە بە پلانێکی هاوبەش هێرش دەکەنە سەر گەریلا یان نا. ئێمە ئەوە نازانین و چاودێری دەکەین و لێور دەبینەوە، بەڵام شتێکی بەو جۆرە دەبێتە کارەسات. پێویستەوە بزانن لە دۆخێکی لەو جۆرەدا شەڕ تەنیا لە هەفتانین تا خواکوورک نابێت، بەڵکو بە تەواوی باشووردا بڵاو دەبێتەوە. لە دۆخێکدا زیانی هەرە گەورە بە باشوور دەگات. پێویستە گەلی باشوور گەلەکەمان ئەو ڕاستیە بزانێت و بەڕاستیش دژی سیاسەتی پارتی بوەستێتەوە. کاڵکان هۆشداری ئەوە دەدات شەڕ وەکو پێشوو نابێت و دەڵێت ئەگەر پەکەکە و پارتی شەڕی یەکتر بکەن ڕەنگە دۆخێکی بەو جۆرە ڕووبدات کە ئەنجامەکەی ناڕوون و نادیار بێت. ئەگەر پارتی پێی وایە شەڕ بەکەڵکیان بێت لەو کاتەدا خۆیان دەخڵەتێنن. لە ئێستا بەدواوە کەس ناتوانێت بەپەتی ئاکەپە و مەهاپە بگاتە هیچ شوێنێک. هەروەها ئەگەر پشت بە هێزێکی لەو جۆرە ببەستێت و هێرش بکاتە سەر گەریلا لەو کاتەدا هەموو شوێنێک دەبێتە گۆڕەپانی شەڕ، دەبێتە هۆی ئەوەی هەموو کەس هەڵسنە سەرپێ، نازانرێت کە ئەنجامێکی چۆنی لێ دەکەوێتەوە. هەر بۆیە دەبێت هەموو کەس هۆشیار بن بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان دەبێت باش لێکدانەوە بکەن، دەبێت بەڕاستی و دروستی هەڵی بسەنگێنێت. ئەگەر لێکدانەوەی هەڵە بکات لە ژێری دەرناچێت. شەوی حەڤەی ئەم مانگە سوپای تورکیا هێرشی زەمینی بۆ سەرچیەی کوڕەژارۆ زاب مەتینە و ئاڤاشین لە ئەمەدی دەست پێ کرد. ئەوەش لە کاتێکدایە لە 15 ئەم مانگە هێرشی ئاسمانی بۆ سەر ئەو ناوچانە دەستی پێکردووە و لە ماوەی 4 ڕۆژدا زیاتر لە 150 هێرشی ئاسمانی ئەنجام داوە. بەپێی کۆتا ڕاگەندراوی هەپەگا لەو هێرشانەدا 44 سەربازی دەوڵەتی تورکیا کوژراون. وەزارەتی دەرەوەی عێراق بانگشتی بەڵێزی تورکیای کرد و نامەیەکی ناڕزایی توندی دایە بەڵێزەکە سەبارەت بە دوایین هێرشیان بۆ سەر ناوچەکانی هەرێمی کوردستان. ئەحمەد سەحاف وتەبێژی وەزارەتی دەرەوەی عێراق ڕایگەیاند وەزارەتی دەرەوە بانگشتی بەڵێزی تورکیای کردووە و یادداشتێکی بە زمانی توند پێداوە. ناوبراو ئەوەشی خستە ڕوو عێراق بە مافی خۆی دەزانێت ڕێکاری پێویست بگرێتە بەر بەپێی یاسا نێودەوڵەتیەکان و عێراق ئەم هێرشانە بە هێرشی ڕاستەوخۆ بۆ سەر سەروەری و سیادەی وڵات دەزانێت. ڕۆژی هەژدەی ئەم مانگە تورکیا لەسەر زاری وەزیری بەرگریەوە ڕایگەیاند دەستیان بە ئۆپەراسیۆنێکی نوێ بۆ سەر بنکە و بارگاکانی پارتی کرێکارانی کوردستان کردووە. شرۆڤەکارێکی سیاسی عەرەب لەبارەی هاوکاریەکانی پارتی دیموکراتی کوردستان و دەزوەردانی سەربازی تورکیا لە ناوخاکی هەرێم ڕای دەگەێنێت دەژڵێت مانەوەی پارتی لە دەسەڵات و بەردەوامبوونیان لەسەر بەتاڵانبردنی سامانی وڵات بەستراوەتەوە بەسەر کەوتنی تورکیاوە. حوسێن عومەر شرۆڤەکاری سیاسی لە لێدوانێکی ڕۆژنەماڵیدا وتوێتی پەیوەندی ئەمنیەکانی نێوان پارتی و دەوڵەتی تورکیا لە کەس شاراوە نییە. ڕۆنشی کردوێتەوە مانەوەی پارتی لە دەسەڵات و بەردەوامیان لە بردننی سامانی وڵات بۆ گیرفانی سەرکردەکانیان پەیوەستە بە سەرکەوتنی تورکیاوە. ئاماژەی بۆش کردووە ساڵانە ئەو هێرشانەی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان دووبارە دەبنەوە و پارتیش بە شێوەیەک لە شێوەکان لەو هێرش و دەزوەردانە سەربازیانەی تورکیادا
بۆ سەر بەشێک لە خاکی هەرێمی کوردستان بەشداری دەکات. کۆما جڤاکێن کوردستان کەجەکە دووە ئاماری کوژراوانی تورکیا ئاشکرا دەکات و وتەبێژەکەشی هێرش دەکاتە سەر پارتی و ڕایدەگەێنێت ئەو کۆپتەرانی سەربازانی تورکیا بۆ سەر لووتکە بەرزەکان دەگوازنەوە لە تورکیاوە نایەن بەڵکو لە سنوورەکانی پارتیەوە هەڵدەسن. دەژڵێت کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمیش پەیوەندی بەم ئۆپەراسیۆنەی تورکیاوە هەیە. زاگرۆس هیوا وتەبێژی کۆما جڤاکێن کوردستان کەجەکە لە لێدوانێکی تایبەتدا بە شارپرێسی ڕاگەیاند ئەو شەڕەی دوێنێ لە بادینان و ئەمڕۆ لە شنگاڵ ڕوودەدات دەرکەوت پلانێکی هاوبەشی ئەردۆغان و بارزانی و کازمیە بۆ ئەوەی لە بزوتنەوەی تەفگەری ئازادیخوازی کورد بدەن هەم لە بادینان و هەم لە شنگالەوە هێرش بۆ سەر کوردان دەستی پێکردووە. سەبارەت بە زیانەکانی 24 کاتژمێری ڕابردووی سوپای تورکیا لە دەڤەری بادینان زاگرۆس هیوا ئاشکرای کرد لە هەموو میحوەرەکانی شەڕ گورزی گەورە لە سوپای تورکیا دراوە و تا ئێستاش 44 سەرباز کوژراون و 9 سەربازی دیکە بریندار بوون و 2 هێلیکۆپتەریش گورزی گەورەیان بەرکەوتووە. وتەبێژی کەجەکە هێرش دەکاتە سەر پارتی و ئاشکرای دەکات لەم ئۆپەراسیۆنەدا پارتی دیموکراتی کوردستان هاوکاری و کارئاسانی بۆ سوپای تورکیا دەکات. شەڕێک کە دوێنێ لە بادینان دەستی پێکرد و هەروەها دوێن و ئەمڕۆ لە شنگالیش ئەمە وا دیارە پیلانێکی هاوبەشی ئەردۆغان و بارزانی و کازمیە بوو ئەوەی کە زەربە لە تەفگەری ئازادیخوازی گەلی کورد بدەن، یعنی هەم لە بادینانەوە هەم لە شنگالەوە هێرش بکەن. ئەوە تا دیواری شەرمژیان لە نێوان شنگال و ڕۆژئاواش دروست کردووە. ئەو دیوارە لە ناوان هەموو بەشەکانی کوردستاندا دیوارێکی ئابۆشێوە بە هەزاران کیلومتر درێژ دروست دەکەن. پارتی لە لای خۆیەوە و خەندەق لە دەدا، ئەو عێراق لە شنگال دیوار دروست دەکا و هێرش دەکا و تورکیش ئابۆشێوە هێرش دەکا. یعنی ئەمە پلانێکی هەرێمیە کە وا دیارە دەستی هێزی ناونەتەوەی لە پشتەوە هەیە، پێویستە هەموو کەس وا بیخوێنێتەوە. وەکو ئاماری شەڕەکە دەتوانم بڵێم لە 24 ساعتی ڕابردوودا هەموو هێرشەکانی تورکیا بڵین پوچەڵ کراونەتەوە، زەربەی گران گورزی گران لە ئەرتشی تورکیا کەوتووە. تا ئێستا بە گوێرەی لێدوانەکانی هەپەگە بە دیاریکراوی 44 سەرباز کوژراون داگیر کرد و 9یان بریندارن، 2 هەلیکۆپتریش بڵین گورزیان لێ کەوتووە. بە گشتی ئێستا بارودۆخەکە لە بن کۆنتترۆلی گەریلادا، بەڵام هێرش و بردمان زۆرن، بردمانی هەوایی بە تایبەت زۆرن. لە 15 نیسانەوە تا ئێستا 150 جار هێرشی هەوایی کراوە لەسەر ئەو هەرێمانە. ئەمە تا بڵین تا دوێنێ ئێستش حتمما زۆرترە، یعنی ئەو هەژمارە زۆرتر، چونکە بردمان بەردەوام هەیە و هێرشی تۆپ و هاوەن و کاتی و شاو ڕۆکەت و ئەوانش هەنە، هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوان، هێرشی هەلیکۆپتری کۆبرا، ئەوانش بەردەوام هەنە. لەم ئۆپەراسیۆنەدا وا دیارە پەدەکە ئاسانکاری و هاوکاری بوو تورکیا دەکات. ئەو هەلیکۆپترانەی کە لەسەر چای کڕۆژار و شکەفتی بریندارە لەشکەر دادەنێن، ئەوانە بڵین لە سنووری تورکیاوە نانێناوە، لە پشتە و لە هەرێمی پەدەکەوە دەچن بۆ ئەو شوێنانە. ئەمەش وەک خەنجەر لە پشتدانە بۆ گەریلا، پەدەکە بەم هەڵوێستەی خۆی بە ئاسانکاری بوو تورکیا خەنجەر لە پشتی گەریلا دەدا، لەو دۆڵی شێلابزیە و دێرەلکۆ هەلیکۆپتر لێەوە هەڵدەستن دەچن لەسەر کڕۆژار و دەیانەوێ لەشکەر دابەزێنن.